هیوادارم حکوومەت ینی زیاتر گرنگی بە ژینگە بداتێن بڕک ئۆتۆمبیل لە شتانە کەم کاتەوە چکە بەڕاستی ژینگە پیس دەکەن بۆچی وڵاتەکانی بڕک پێشکەوتوبی سەوزاتی زیاد بی لەمە لە 2023 ئەوانەوە تقریبا سعری بانزین لێرە دەوروبەری 250 دینار بوو با بڵێم بۆ لە ترێک بوو دەور لە هەر جای کردو هێستا بەرەو 800 و بەرەو ینی بانزینی نۆرمال بەرەو 700 ئابە ئەمە شتێکە بەڕای من هیچ مەقبول نییە و حکوومەتە بێ بەجددی بیر لەم مشکلێ بکاتەوە. کەگە بێت و لە بەرزایەکانی دەروی شاری هەولێر سەیری شاری هەولێر بکەین ئەبینین تۆز و خۆڵێک و پیسێکی زۆر لەسەر شاری هەولێرەوە دیارە کەمە شەوکارێکی زۆر خراپە بۆ تەندروستی مرۆڤەکان زیانیان پێگەێنێت هۆکاری ئەم پیسبوونەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی خۆمان گرنگی بە سەوزایی نادەین گرنگی بە دار و درەختەکانمان نادەین یاخود ئاوی دار و درەختەکانمان نادەین.